ئێرە شاری سۆرانە. لێرە چیرۆکی ئەو مەلەوانانەی کە بە پیاوانی ژێر ئاو ناسراون دەست پێ دەکات. شێ لە شوێنەداوە کەسکاری لەوەیە شوێنەکەم بۆ دیاریم کە پەیوەندیان پێ بدە بە شاناڵەکەەوەی کە هەواڵی داوە. بەرنامەی سەربازیون ئەمجارە چیرۆکی چەند گەنجێکی شاری سۆران دەگێڕێتەوە کە بوونە تا فریادڕەسی ڕۆح و جەستەی مرۆڤەکان. ئەم تیمانەی ڕزگارکردن هەموو ژیانیان کردووەتە قوربانی پاراستنی ڕۆحی ئەو خەڵکانەی کە نزیکی ئەو مەترسیە دەبنەوە و هەموو کارێک دەکەن لە پێناو پاراستنی گیان و سەلامەتیان. گرنگترین هۆبەکە ئێمە کاری تیاکەین هۆبێرزگارکردنە. هۆبێرزگارکردن بە هەموو تیمەکانی جیاکاری، تیمی جۆراژۆرمان هەیە، تیمی با بڵێم فریادڕەسیمان هەیە بۆ ڕووداوەکانی ئارتیسی ڕووداوی هاتشۆی و تیمی تایبەتمان هەیە بە ڕزگارکردنەکان لە چیا و شاخ و تیمی گیرخواردنەکان و لە شوێنە داخراوەکان. لێرە دەست دەکەن بە ئامادەکاری پێویست چونکە ڕووداوێکی خنکانە و لە ئەنجامی هەڵخلیسکانی منداڵێکی تەمان 8 ساڵان بۆ ناو ئاوەکە ڕوویداوە. مەبەست بۆ شوێنێتی کارکردنمان لە شوێنەکانی ڕوودا و یا پێش ڕوودا و کاتێ ئێمە هەڵبەت ئەتەکێتی ئیشکردنمان جیاوازە بە هەر سێ کاتەکەی بەر لە دروستبوونی ڕوودا و شیارکردنەوەی خەڵکیە و هاوڵاتیانە و ئەو خەڵکی کە دێتە شوێنی با بڵێم سنوور جوگرافیامان و ئاگاداریانەکەینەوە لە مەترسی شوێنەکە. ئەم ناوچەیە بە دەڤەری سۆران و باڵەکایەتی و دەوروبەریەوە سروشتێکی جوان و ئاوێکی زۆر و سازگاری هەیە. سۆران دەکەوێتە باکووری شاری هەولێری پایتەخت. ئەم ناوچەیە بە جوانی سروشت و ئاوی سازگار و سەیرانگاکانی ناسراوە. زۆرجار ئەم گەشتیارە ناوخۆی و بیانیانە کە ڕوودەکەنە ئەم ناوچە جوانە تووشی ڕووداوی هەڵدێر و خلیسکان و هەندێک جاریش خنکان دەبنەوە. بۆ بە دوواداگەڕانی تەرم کاتێک ئێمە کارکتەرەکانمان با بڵێم مەلەوانەکانیان ئەوانەی ژێر ئاو نابێنە شوێنە ڕوودا بە خۆی و کەرەسەکانیانەوە بە پێ موقعی جوگرافیەکەی مە سەیری شوێنەکەیەکەین. ئەگەر بۆ نمونە دیپ بیان قوڵ بۆ ئەمانە بێ بۆش نمونە گەر لێژی تیژی ئاوەکە بێ حتا تەنانەت ئەگەر جۆری ئاوەکە سار بێ ئەگەرمێ لە چم با بڵێم وەرزێکابی تەسیراتی خۆیە.
زۆر تەرمێک گەلێکی هێزگار زۆرمان دەرێناوە زیاتر لە نزیکەی 100 تەرمێک بە 2005 تا 2019 کە ئێمە دوو تەرمان لەم ماوەی پێشووە و لە هەفتەی پێشووە باوڵم کە قسەی تیاکەین تەرمێکمان هەیە ئێستا بە شوەیەکی زیینو لەگەڵ یاڕون. ئەمە شوێنی گەلیە زۆر جار لێرەی قازمان زۆرە واچەنەکەتی تایبەتە ئێمە لەم بابەتانەیە خەچەنە شوێنەکە پارساڵ و پێراز زۆر دی بخۆ بوو بەڵام ئێستاکانە بە پێوەی کە لای شەلالەکە ساڵانە قوڵیەکە و مەترسی بۆ مناڵ زۆرە و لێرە بەربوونەوەی مناڵ مشکلەی هەیە. لێرە ساتەوەختی ڕووداوەکان دەست پێ دەکات. دیمەنا جەرگ بڕەکان ناخی هەموو کەسێک دەهەژێنن. بۆیە ئەم دەستانە هەموو ئازارێک دەچێژن تا ڕێگری بکەن لە ڕوودانی ئەو کارە ساتە جەرگ بڕانە. ئەم ڕووداوەش لەم سەیرانگایە و لە ئاوی گەلی عەلیبەگ ڕوودەدات کە منداڵێکی بچووک دەکەوێتە ناو ئاوەکە. بۆ گەڕان بە دوای تەرمی مناڵەکەیە وەک بەو شێوەی کە ئەمانەیە زیاتر کێشەی لای شەلالمانێ. ماوەی 7 ساڵە بەردەوام لە پیشەی مەلەوانی واتە غەواز لە چەندین ڕوودا بەشدار بوویمە سێ ڕوودا توانیتم بەخۆ سێ خنکان دەربینم و چەندین کەسیش بە زیندوی لە ئاو دەرمینە و ڕزگارم کردیە. پیشەکەم هەرچەندە پیشەیەکی قورسە بەس ئارەزووی خۆیتم و مەبەستم خزمەتکردنی خەڵکە بۆ ئەوەی لە خنکان ڕزگاریان بکەیت. پێشی ئەوەی پیشەی مەلەوانی غەواسی هەربژێرم و بە خۆبەخشیش ئەو ئیشەم کردێ بۆ لە منداڵیەوە هەتا 2012 لە 2012ەوە بە شێوەیەکی ڕسمی ئەو پیشەیەم هەڵبژارد و لە هەموو ڕووداوەکانیش بەشدار بووم. لێرە لە ڕووداوی سیارەکان لەوەی کەوتە ئاوێ ئەمش لێرە خۆفردا لاقی ڕاستیم لە دەستدا دوو ژنێک و مندارەتی دێدا بوو دوو کەس مردن ئەمش خۆم لەو فردا چۆچی ڕاستیم بۆ تاقی کەوت لاقی ڕاستیم شکا حوزم شکا. مەلەوانم لە بەرگری شارستانی سۆران تا دەوری 9 سال دەبێ من ئەم کارە ئەەکەم بە ئارەژوی خۆم پیشەکەم هەربژاردووە تا ئێستا چەندان خەڵک لە مردن ڕزگارمان کردو و تەرمان دەریناوە چوینە دەربەندی خان چوینە بلێ و بارزان چوینە دوکان یعنی وەکو یارمەتی چوینە زەی قەندیل یعنی یارمەتی غەواسەکانی دیکەمان داوە ئێمە ئەبێ پیشەکەمان هەم وەکو برا سەیری یەکەین بۆ ئەو کارێک هەرمان بژاردووە. لە پاڵ ئەو ڕووداوانە ڕووداوی خنکانە و ڕووداوی ڕزگا با بڵێم بابەتی ڕزگاکردنیشمان زۆرە لە ڕۆژانی جەژن هەر لەم جەژنی ڕەمەزانی پیرۆزەیە ئێمە حوت هاوڵاتیمان قاس کردووە تەنانەت لە ناو گەلیە بە پێوەی کە خاوەنکەتی تایبەتیش هەرچەند ئەرکی ئێمەنی ڕۆڵ ببینین لەو شوێنە لە ڕێی برادران و تەکالیفکردنی گەشت و گوزاری سۆران و با بڵێم ڕاندز ئێمە کارمەندمان بۆیان ناردووە بە شێوەیەکی ئێشەگیری لەو شوێنە جێگریانەکەن. ئیدی لێرەوە ڕۆڵی ئەم سەربازە وونانە دەست پێ دەکات کارێکی زەحمەت و مەترسیدار لە پێناو ڕزگارکردنی هەر کەسێک کە گیانی دەکەوێتە مەترسیەوە. بێگومان ئەم تەرمانە کاتێکە گەڕەگەزێکی ئافرەتە بە ئۆکمەوەی کە نەڕێ قژ و کاڵۆمانی کە هەیەی خەسڵەتی سەر ئاوکەوتنی ئەگەر بێتە سەرەوە یان فڕێدا بێ بە تایبەت کە لە ناو ئاوا بێ بە شێوەیەک لە شێوەکان ئەکەوێت بە دواوە
و ئەگەر بۆ کەسی ڕەگەزی نێرینە زۆر جار کە تەرمەکە سەر ئاوەکەوێ بەدەماکەوێ و شێوێک لە شێوەکان دەستەکانی بەلە بێ. کەرەسەکانی با بڵێم ڕزگارکردن ئەمانەی کە هەیە تاڕی پلاستیکی ئەمانە دەبێ بوونیان هەبێ زیادیشی بکەن مولزەم من بەوەی کە ئێوە تا چەند مولزەمە بن ئێمەش ئەوە هاوکاتانەکەن. دوای گەڕان و چوونە ژێر ئاو هیچ ئەنجامێکی نابێت و بە درێژایی ڕێڕەوی ئەم ئاوە هەڵمەتی گەڕان بەردەوامی پێدەدەن. ئەم چاوانە بەردەوام کراون بۆ ئاگاداربوون لە خەڵک و گەشتیار و هاوڵاتیان بەگشتی. دێن ڕۆژانە ڕێنماییمان دەکەن کە دەبێت لێرە هێلک هەبێ جۆب هەبێ هەموو شتێک هەبێت لێرەش سەلامەتی گەشتیار لۆمە لە هەموو شتێک مهمترە کە گەشتیار سوار دەبێت ئەوە ڕێنمایی بەرگری شارستانی بە ئێمەی داوە نابێ منداڵ لە یەک مانگ هاتە 3 ساڵ سوار ببێت. لە هەمان کات ڕووداوێکی تری خنکان دروست دەبێت کا دەبێتە دووەم ڕووداوی خنکان و کەوتنە ژێر ئاو. ئیدی تیمەکان لە چۆمان و سۆرانەوە دابەش دەبن و بە دوای ئەو تەرمانەدا وێڵن. ئێمە با بڵێن خزمەتگوزاریەکانمان هێزگا زۆرە لە بابەتی با بڵێم ڕێگریکردن لە گیانسپارنەکان واتە سەلامەتیدانەوەی دیسان بە ژیانی سانەکان دابەزانینی زیانە گیانیەکانە بەر لە دروستبوونیان و ڕێگریکردنیانە وەکو سەیتڕەیەک ئێمە ئیشی بۆکەین و بێگومان ئەرکێکی ئەشگار قورسە تا تۆ ئارکەکە نەبینی نازانێت چەنە ئەمەرکەیە هیلاکەتی تیا بەرجەسە بێ. جربەزەی با بڵێم لێهاتووی کارمەندەکانمان لە ئەندازە بەدەراوە کارمەندمان هەیە کاتێک کە لە ماڵیشە کە درک بەوە کە ڕووداوێکی خنکان هەیەتەوە و ئەرکێکی ئێژگار دوور و درێژیشمان دوورترین ئەرکمان کە بینیوە با بڵێم ڕووداوە بوو کە 35 ڕۆژی خان
کە هاوڵاتێکی چۆمان بوو 35 ڕۆژ دوای کوشتنی فرێدانە ناو ڕووبارەوە بەداخەوە کەم کارەساتێک بوو. هەڵبەت گیر خواردنەکان شتێکی تری جیاکاریە ئێمە بەداخەوە لە یەکەم ڕۆژی جەژنە دیارە لە ڕێگەوەی کە لە سلێمانی و پێنجونەمانە چوار هاوڵاتی هاتنیان کردبوو لە یەکێ لە کوێستانەکانی هەڵگردولەوانن لە ئەنجامی خلیسکانی قاچ و بەربوونەوەی چوونە ناوای دووچاری خنکانی شاتبوو کە مالیدی 69 بوو. واگیر خواردنمان هەیە لە شوێنی بەرزە چیاکان لوتکەیەکان دوجار لە ژێر چیاکان هەنێ جۆگەلە و ڕووبار و ئاو هەیە ئەمە شەرمەترسیە. ئێمە تیمی قازمان لەگەڵ ئەوەی کە پسپۆڕی باشیان هەیە دوو کارمەندیشمان هەر لەو تیمێتەوە تیمی ڕزگارکردمان تیمی شاخیشمان هەیە ئەوەی کە پێشووتر باسم کە تیمەکانمان نوعیە جۆرا و جۆریە. ئەم کارمەندانە لە ڕێگەیەوەی کە کام بەرنامەج و کام بە هەنگاو باشە بۆی پیادە بکرێ بۆ بە تایبەتیش ئەگەر گیر خواردنەکە لە ناو ڕووبار بێ و لە ناو ئۆتۆمبیلی شابێک کەوت پێێتە ناو ڕووبار ئەمەما زۆر زۆرە چون لە ئاوەکانی با بڵێم ڕێگای هاملتۆن ساڵانە 3 تا 4 بۆ 5 ئۆتۆمبیلیش ڕووداوی هاتوچۆیە ئەچێتە ناو ڕووبارەکە دوجا ئەگۆڕدرێ جاروا بۆ 4-5 سەرنشینی تیا بوو بەس با بڵێم شۆفێرەکە کە باوکی مناڵەکان بووە کە گڵاندێ لەو چەشنەیە بووە ڕووداوی هاتوچۆی بۆ دوجار بۆ تە ڕووداویشی بەرگری. یەکێکی دیکە لە ڕووداوەکان بە هەڵا مەلەکردنی گەنجێک خنکانی بەدوادا دێت و ئەو پێی وایە بە خێرایی بە لێوارە مەترسیدارەکانی ئەم ڕووبارە و قەدی شاخە سەرسەختەکان دەڕۆن و بۆ دەرهێنانی ئەو تەرمە. هۆکاری خنکانەکان کۆمەڵی هۆکارە بە دەرەجەیەک بێ ئاگای لە شوێنی جوگرافیا ئەوە بە تایبەتیش خەڵکانێک کە لە وەسەتی با بڵێم عێراق و جنوب بەمانەی شەوەیەن نازانن شوێنی مەترسیدارە و ئێمە بە پێوی کە تیمەکانمان ڕێنوێنی خەڵکیش دەکەن بەداخەوە زۆر ئجراعاتەکانی ئێمە ئەوە نییە کە بڵێ تۆ بکە لە بچەیەکی بکە یا چۆنێکی تەنها بە سافرەیەکی پلاسیکیە بەڕێنوێنیە زۆر جارە بۆ ناسنامەشی لێوەرجیرەوە بەڵام کەسەکە چۆتە دەماوەکە و بە ئاوا ڕۆیشە و دووچاری خنکان هاتووە. هۆکارەکانی تر بەوەی کە نەزانینی مەلەکردنە واتە پسپۆڕی مەلەی نییە ئەزمونێکی نییە و ئەمەشی هەروای کردووە و مەترسی شوێنی ڕووداوەکەش لەوەی ئەشکەوتگەلێکی ێزگار زۆرمان لە ناو ئاوەکانە هەیە و لێژی ئاو و تیژی ئاوەکەش دەوری هەیە و شەپۆلی ئاوی زۆری تایە لووی زۆری تایە وای کردووە زۆر جار هەیە تەنانە کەسەکە مەلەیش بزانێت لە ڕووی فیزیکی جەستەی وزە و ئیرادە و مۆڕاڵی نییە تێدا خۆی قاسکە. هەڵبەت ئاسەنگی بۆ کارمەندانمان قورسایی لە هەرکە ڕۆڵبینینیان زۆرە. زۆر جار مەترسی لە سام و ئەگە سەبوونیە بێمە 125 بوو لەسەری دروست دەبێت جار وایە لە شەپۆلەکانە هەندێک جار لە ئەسبابی ساردی ئاوەکەیە لەوەی کە با بڵێم کاتێکی زیاتری گەڕانەکان.
ئەو پیاوانەی ژێر ئاو بەردەوام 24 کاتژمێر لە ئامادە باشیدان بۆ ڕزگارکردنی خەڵک لە مردن یان دۆزینەوەی تەرمی ئەو کەسانەی کە دەخنکێن جاری وا هەیە 1 مانگ بە دوای تەرمێکدا دەگەڕێن. زۆربەی ڕووداوەکانی خنکان لە ئەنجامی ناشارەزایی و نەزانینی مەلەکردنەوە بووە چونکە هەندێک شوێنی مەترسیدار و قوڵایی زۆر یان خاکەکەی لم و قوڕ و لیتەیە ئەمەش وا دەکات ژیانی ئەو کەسە بکەوێتە مەترسیەوە و دوجار بخنکێت. ئێمە وەکو بنکەیەک لە ناوگەلی عەلیبەگ بە پێی گەشتیاری زۆرمان ڕوو تێ دەکات کە ساڵانە ڕوودامان دەبێت لە چەندین ڕوودا بەشداریمان کردووە و تەرمی زۆر تەرمان لە ئاودا هێناوتە دەرەوە و زۆر خەڵکیشمان لە خنکان ڕزگار کردووە. ڕاستی لە زۆر شوێن مەترسیان لەسەر ئەو هەردوو تیمە زۆر جاروە بووە بتلەکە لەسەر پشتی کەوتە خوارەوە یاخود مزی لێبوویتەوە شوێنەکە بە حکمی ئەوەی ناوچە شاخاویەش زۆرە لەبەر ئەوە سەختێکی زۆریان لەسەرە. ئێمە ڕێنوێنیمان بۆوانە کە مەلاکەن شوێنی ئەو شوێنەی مەلەی تیاکەم بزان شوێنە گەیەکە سەلامەتی ئەو شوێنەیە جێگەکەی و چی خواردووە خۆی قورس کردووە یانە چونەوەی کە مەلەکە یا ئەوەی مەلەوانە باشتوە موادی سایلۆمانە سوپێکە شتێکە ئەم ئەنجا دەرفەت بە خۆی بەمە زۆر گرنگە. ئەم تیمانە بەردەوام ڕاهێنان دەکەن لەسەر شێواز و چۆنیەتی ڕزگارکردنی ئەو کەسانەی دەکەونە ناو ئاوی ڕووبار و دەریاکانەوە. ئێمە ئەمڕۆ بابەتەکەمان لەسەر چۆنیەتی ڕۆیشتن بەرەو ڕۆ و قوربانیە ئەو کەسێ لەناو ئاوە هێشتا نەخنکاوە پەلەقاژەیەتی تۆ بیتە فریادرەسی چۆنیەتی فرێدانی ئەم ئێتارە زۆر گرنگە. ئەگەر ئاوەکەت لێژ بێ فەرقی هەیە ئەگە ئاوەکە مانگ بێ فەرقی هەیە وتمان ئاوەکە ئەگەر تیژ بێ لێڵ بێت چی ئەمانە و بە گرنگتری شێوە هەر کەسێک ئەگە لە شێوەیەک لە شەپۆلی ئاوا بێ یان چۆن بێ لە هاتنە خوارەوە تۆ بۆ کوێ فڕێدەی تۆ ئەبێ مەترێ بۆ مەترونی و بۆ خوار ئەو فڕێ بێ. ئێمە وەکو بەرەبەتی بەرگری شارستانی سۆران لە چەند بەشێک پێ هاتینەوە بەشەکانایی کە هەمویان ئەرگێوان زۆر گرنگە لەو بەشە بەشی ڕزگارکردنمان هەیە سەر بە هۆبەی هوەریە 100 کیلومتر ڕووبارمان هەیە ئەو ڕووبارانە سنووریمە زۆر حالەت خنکان بووینە لە کاتی ئەنجامدانی مەتەلەن گەشت و سەیران و لە لای خەڵکی خۆمان یانیش خەڵکی دەرەوە هاتینە کە عەرەبن هاتینە لەو سلۆرانە یان لە خارجی هاتینە لە دەرەوە ئەمریکا هاتینە لێرە هەندێک حالەتی ڕووداوی خنکانمان هەبووە ئەو کەیف خۆشیەی دەبینی لە ناو چاوی خەڵکدا یعنی ئەوەی پێشان دەداتن ئەهمیەت و گرنگی ئەو تیمانە بۆ ما پێشان دەدەکات ڕاستی سەربازی وەنێت. ئەمە دیاری بەرنامەی سەربازی ونە کە لەلایەن کەناڵی کوردستان 24 پێشکەشی تیمی مەلەوانی بەرگری شارستانی سۆران و مێرگە سۆر دەکەن لەبەر ئەو ئەرکەی کە ئەو ساڵانی ڕابردووە پێشکەشیان کردووە ڕزگارکردنی ڕوح و گیانی ئەو کەسانەی کە قوربانیەکە دەکەن لە ڕووباردا و هەروەها لە دەرهێنانی تەرمەکان ئەرگەکەی پیرۆزیان کە هەتا ئێستا بەڕێوە کردی ئینشاءڵڵا دەبیتە هاندەرێک زیاتر کە خزمەتی زیاتر بکەن بۆیە ئەمە ئەو دیارە پێشکەشی ئەستافە جوانە دەکەین پیرۆز بیت مبارەک بیتر ئینشاءڵڵا دەبیتە هاندەرێک زیاتر خزمەتی هاوڵاتیان بکەن.